سەرەڕای بانگەشەی بەغدا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ دواخستنی ڕیفراندۆم کەچی هەرێمی کوردی نیمچە ئۆتۆنۆمی عێراق پێداگری لەسەر پلانی خۆی دەکات بۆ بە ئەنجام گەیاندنی ڕیفراندۆم لە 25 ئەیلولدا. هەندێک بەرپرسان لە حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق ڕیفراندۆمەکە بە هەنگاوێک بۆ دیاریکردنی مافی چارەی خۆنووسین پێناسە دەکەن، بەڵام لە سەروبەری ڕیفراندۆمی دیاریکراودا ناکۆکی و دووبەرەکی لە هەرێمەکەدا دەخاتە ڕوو، هەروەها لاوازیەکانی ئابووریش لە ناوچەکە. مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمە نیمچە ئۆتۆنۆمی کوردی لە مانجی 6دا ڕایگەیاند کە دەنگدانەکە ئەوە دیاریەکە کە ئایا هەرێم دەیەوێت لە عێراق جابێتەوە. هەروەها حەیدەر عەبادیش سەرۆکوەزیرانی عێراق لەو کاتەوە وتوێتی کە ڕیفراندۆمەکە نادەستوریە. دوای ساڵی 2023 و دەستوری عراقیش حکوومەتی فێدراڵی پابەند نەبوو بە جێبەجێکردنی دەستورەوە. 6 بەندی دەستوری فەرامۆش کردووە. ئێستا ئەزمونێکی نوێیە و داوا لە هاوڵاتیانی پارێزگای کەرکووک دەکەین بەشداری ڕاپرسی بکەن، ئازادن بە بەڵێیان بەنەخێر دەنگ بدەن. پارێزگای کەرکووک کە پێکاتی عەرەب و کورد و تورکمان لە خۆگرێت دەبێتە خاڵێکی سەرەکی لە ڕیفراندۆمەکەدا. شاری کەرکووکی دەوڵەمەند بەنەوت هەر یەک لە بەغدا و هەرێمی کوردستانی عێراق خۆی بە خاوەنی دەزانێت، بەڵام هەرێمەکە کەوتە دەستی هێزە کوردیەکان لەو دەمەی سوپای عێراق هەرەسی هێنا دوا بە دوای کەوتنی شاری مووسڵ لە هاوینی 2014دا. شاری کەرکووک لەو دەمەوە بووە سەرچاوەیەکی سەرەکی داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە سەروبەندی دابەزینی نرخی نەوتی جیهانی. هاوکاتی ئەوەی ڕیفراندۆمەکە مەرج نییە جێبەجێ بکرێت، بەڵام ڕابەرایەتی کوردی هەرێمەکە سوورن لەسەر سوودوەرگرتن لە دەستکەوتەکانی خاک، ئەوەی کە هێزەکانیان لە شەڕی دژ بە داعش بەدەستیان هێناوە. هاوکات بەرپرسانی کەرکووک گوتیان ئەوان بە تەواوی ڕیفراندۆم ڕەدەکەنەوە. التوركمان يرفضون رفضا قاطعا. تورکمان بە تەواوەتی بڕیارەکەی پارێزگای کەرکووک ڕەت دەکەینەوە بە ئەنجامدانی ڕەفراندۆم لە کەرکووک لە 25 ئەیلول کە لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. ئێمە کەرکووک بە بەشێک لە کوردستان نازانین، بۆیە ئەنجامدانی ڕەفراندۆم لە کەرکووک مەترسیدارە و کێشە لە نێو کەرکووک و بەغدای پێتەخت دروست دەکات. من بە شێوەیەکی فەرمی داوام کرد بە ڕوانین لە بارودۆخی عەرەب لە کەرکووک بە داگیرکردنی خان و زەوی زارەکانیان لەلایەن داعشەوە ئەو بابەتە دوا بخرێت تا ئەو کاتی گفتوگۆ و ڕاگۆڕینەوە لەگەڵ پێکاتەکانی تردا دەکرێت. بەر لە ڕیفراندۆمەکە گرژی و ئاڵۆزیەکان لەگەڵ وڵاتانی هاوسەی هەرێمی کوردستان بەرەو هەڵکشان چووە، بەڵام هێشتا هەرێمی کوردستان سوورە لە بەڕێوەچوونی ڕاپرسیەکە.